سعات 12:30 شەوە لە سلێمانیەوە بەرەو قوڵایی گەرمەسێر بەڕێکەوتین. کات دەڕوات، سعاتی سفریش نزیک دەبێتەوە. هێزەکانی دەستگای ئاسایشی هەرێم، ئاسایشی سلێمانی و ئاسایشی گەرمیان و هێزی پێشمەرگەش لە میحوەری گەرمەسێر لە ئامادەباشیدان. چاوەڕێی بڕیاری دەستپێکردنی کوێماڵی ناوچە دارستانیەکانی ئیسلاح و شێخباوە و قەڵایی لە سنووری جەلەولا دەکەن. ئێستا سعات 5 بەرەبەیانە هێزێکی دەستگای ئاسایشی هەرێم کە پێگاتووە لە ئاسایشی گەرمیان و ئاسایشی سلێمانی بەرەو قوڵایی ناوچەکانی گەرمیان کە لێرە گوڵەجۆیە بەڕێ دەکەون بۆ ئەوی کۆماڵی ئەو ناوچەیە دەست پێ بکەن و لەگەڵمانابن. ناوچەی ئیسلاح و شێخباوە و قەڵایی ئەگەرچی دارستانێکی چڕ بوو، بەڵام بە درێژایی 10 کیلۆمەتر هەڵمەتی کوێماڵکردنی تێدا بەڕێوە چوو. هێزەکان بەبێی بەرنامە و پلانی تۆکمە پێشڕەویان دەکرد و سەرئەنجام چەند حەشارگەیەکی تیرۆریستان ئاشکرا کران و خاپوور کران. ئێرە سنووری ناحیەی گوڵاڵەیە واتە جەلەولا کە ئەم شوێنە باخەکانی ئیسلاحی پێدەڵێن کە دوای ئەوەی کوێماڵی هێزەکانی دەستگای ئاسایشی هەرێم و ئاسایشی گەرمیان و ئاسایشی سلێمانی دەستی پێکرد چەند مۆڵگە و شوێنێکی تیرۆریستان کە لێرە خۆیان حەشاردا بووەکەوەی کە دەبینین ئەمە پاشماوەکانیانە ئاشکرا کران کە لێرە ماونەتەوە پێداویستەکانیانە ئەگەر ئەمە شوێنەکانیانە کە خۆیانیان تیا حەشار داوە. هێزەکانی ئاسایشی گشتی و ئاشای سلێمانی و ئاسایشی گەرمیان و بەباپشتی هێزی پێشمەرگەی کوردستان مەحوەری تۆبژ قەرەتەپە کەفری و جەلەولا ئەم شوێنە ئێمە لێنجی ئەسلاحە سەر بە ناحیەی جەلەولا دیارە چەک دەرەکانی داعش لەم سنوورە ماوە عبۆ دانێن و لە هەفتەی ڕابردووە ئێمە هەڵساین بە کەشفکردن و دەست بەسەداگرتنی مەقەڕێکیان و بووە مهمەکەی ئەمڕۆیش ئێمە مداهمەیەکمان کرد ئەم چەمە لەگەڵ ئەو هێزانەی کە باسمان کرد بۆ گەڕان بە دوای ئەو با کەسانی کە لەو شوێنە ماونە و مەقەڕەکانیان. هەمومان ئامادەین هەموو کاتێک لە سنوورەکە دیفاع لە شەرەف و کەرامەت و خاکی کوردستانی پیرۆز بکەین. شەونخوونی و گیان لەسەر دەستی هێزەکانی پێشمەرگە و دەستگای ئاسایشی هەرێم بارتەقای ئەو ئارامی و ئاسایشی هەرێمە کە ئەم شێرە کوڕانەش ژیانیان خستۆتە مەترسیەوە تا خەڵک لە شارەکانی هەرێم بە ئارامی و لەو پەڕی ئۆقرەییدا ژیان بە ئاسوودەیی بەڕێ بکەن. کوردوعەلی گەلی کوردستان